بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. اللهم صل وسلم وبارك على إمام المرسلين محمد النبي الأمي الخاتم وعلى آله وأصحابه وأمته أجمعين. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم آمين. شكرا بياني برس الله ورحمتي خواتان ليبت بشواني خواهي قرأ خدمة جنابتانا القي ئەمشەو ما تایبەت دەکەین بە باسی ئیستیغفار، پاڕانەوە لە پەروەردگار بۆ داوای لێبوردن. بەڕاستی داواکردنی لێبوردن کە بە زمانی عەرەبی پێوتێ ئیستیغفار کە لە وشەی مەغفیرەوە هاتووە، یعنی داواکردنی مەغفیرەت، داواکردنی لێبوردەیی کە خوا لێو ببورێت. یەکێکە لەو سەرمایە گەورانی کەوا موسڵمان بەدەستیەوەتی بۆ ڕازیکردنی پەروەردگاری، کاتێک کە گوناحەکا و کاتێک کە سەرەنێتە ناو تاوان و گوناحەکانەوە، تاکە ڕێگە بۆ ئەوەی کەوا پاک بێتەوە لێی، یاخود بڵین باشترین ڕێگە بۆ پاک بوونەوە ئەوەی داوای لێبوردن لە پەروەردگاری بکە. چونکە هەج غەڵەتێک کە ئێمە ئەیکەین غەڵەتە بەرامبەر بە پەروەردگارمان. ئەو پەروەردگاری کەوا ئێمەی دروست کردووە خاوەنی ئێمەیە، عەقڵی داوی نەتێ، هۆشی یاوی نەتێ، بیر و ئیدراکی یاوی نەتێ. بەم ڕۆژگارە نیعمەتی ئەو پەروەردگارە بەسەر ئێمەیەدا ئەبارێت، ڕزق و ڕۆزی ئەو پەروەردگارە بەسەر ئێمەیەدا ئەبارێت. بەم ڕۆژگارەش گوناحی ئێمە بۆ لای خوا سەرەکەوێت. بەڵام لەگەڵ ئەوەشە هەر چاومان لێ پۆشێ، هەر ڕزقی زیاترمانایەتێ، دنیای بۆ تەخت کردوین، هەموو ئەسبابی ژیانی بۆ ڕەخساندوین. پێشمانەڵێت وەکو لەم حەدیثانەیەکی شەڵای سەدەی لەسەریان باشترین یاخو خۆشەویستترین کاتێک کە تۆ لە خواوە نزیک بیت و خوای گەورە خۆی تۆی خۆش بێ و کاتێک کە داوای لێبوردنی لێکەی، کە پەشیمانە بیتەوە گەڕیتەوە بۆ دیوانی خوا، وەڵی خوای گیان غەڵەتم کرد، هەست بە غەڵەتەکەی خۆ دەکەیت و داوای لێبوردنەکەی. معقول نییە کەسێ بەرامبەر زەلامێکی ڕەفیقی خۆی یاخود کەسی خۆی تۆ بەردەوام هەر گوناحکەیت و داوای لێبوردن نەکەیت، تۆ بەردەوام غەڵەتی لەگەڵا بکەیت و داوای لێبوردن نەکەیت. کەسێک کە وەکو خۆت بەشەرێ بێ ئەوەت لێ قبوڵ ناکە. جارێ بەم ڕۆژگارە کەم تەرخەمیمان هەیە لە جێبەجێکردنی فەرمانەکانی خوا و دەرچوونیشمان هەیە لەو شتانەی کە خوای گەورە نەهی لێ کردووە. یعنی هەم تاوانکردن هەم کەم تەرخەمی لە جێبەجێکردنی فەرمانەکانی پەروەردگارە. ئێمە لە هەموو کەس پێویستمان زیاتر بەوە هەیە کەوا داوای لێبوردن لە خوا بکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکە کە ئەنەس بۆمانە گێڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، دەڵێ لە پێغەمبەرم صلی الله علیه وسلم بیست لە پەروەردگاری خۆی دەیگێڕایەوە، یعنی وەکو حەدیثی قودسی دەیگێڕێتەوە. دەیوت خوای گەورە فەرموویەتی: قال الله يا ابن آدم إنك ما دعوتني ورجوتني غفرت لك ما كان فيك ولا أبالي. الله پەروەردگار هەموو جارە فەرموێت: ئەی بەنی ئادەم، تۆ هەر کات لە من بپاڕیتەوە و تکام لێ بکەی بۆی عەفووکەم، غەفەرت لەکە عەلا ما کان، یاخود غەفەرت لەکە ما کان فیک ولا ئوبالی. چ تاوانێکی کرد بێ لێو خۆشە بوو گوێ نادەمێ. مهمە تۆ داوا بکەیت و بپاڕیتەوە تکا لە پەروەردگار بکەی کە لێو خۆش بێ. خوای گەورە ئەوەی پێ ئەبرێت و ئەوەی پێ خۆشە کە ئەم عەبدەی هەست بکا غەڵەتی کردووە لە ئافی پەروەردگاریە، کەم تەرخەمی کردووە و خوایەکی هەیە لێی خۆش ئەبێت. یا ابن ئادەم، هەینەوەی ئادەم، ئەی ئەولاکانی ئادەم، أي مروفايتي أي قري مروفايتي لو بلغت ذنوبك عنان السماء ثم استغفرتني غفرت لك ولا أبالي. وأنا ذاني بلي قناحا كم قوري وزور وأولياء. أي بني آدم أي إنسان أقل قناحا كان هتاكو بقاتا كشكلاني آسمان پاشان داوای لێبوردنم لێ بکەی غەفەرت لەکە وەلا ئوبالی. خوا فەرمووی لە دەبورێم و گوێش نادەمێ. یا ابن آدم، أي نوي آدم، أي إنسان، أي مروف، إنك لو أتيتني بقراب الأرض خطايا، لوان ليوي همو زوي قناحا بو بينيد، أم زوي هر همو كي بمنجل بتشتي بقابل مية بربري كي لقناح همو قناحي توبه، ثم لقيتني لا تشرك بي شيئا، كاتك قرايتو بولاي من بث شريكي بو بيانا كربيتو كس نكر بي بهاوشاني منو هاولي من، لأتيتك بقرابها مغفرة، منش براو بري زوي لبرديو لخوشبون بي أبخشم. كانت خوای گەورە لەم فەرموودە کە فەرموودەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خوای پەروەردگاری خۆی ئەگێڕێتەوە. ئەوێت موسڵمانەکان یاخود ئینسانەکان کێ بگەێرێ بڵێ خوا گوێ نایەتە گەورەی تاوانەکان بە شەرتی تۆ پەشیمان بیتەوە داوای لێبوردنی لێ بکەیت. ئەڵێ عەبدەکەم لێوان لێوی زەوی گوناحم بۆ بێنی لێو خۆشە بووم، عەبدەکەم لە عەرز هەتا کەشکەڵانی ئاسمان گوناحی کۆ کردبێت و کەڵەکە کردبێ، بەس داوای لێبوردنی لێ بکەی لێو خۆشە بووم و گوێش نادەمێ بە شەرتی تۆ بەکە و ڕاست بوو بگەڕیتەوە. ئەبوو سەعیدی خدری ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بکەیەکی کە لە هەوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پێغەمبەری گێڕێتەوە صلی الله علیه وسلم دەڵێ فەرموویەتی: ئیبلیس دەڵێ، ئیبلیسی نەفرەتی دەڵێ:
وعزتك لا أبرح أغوي عبادك ما دامت أرواحهم في أجسادهم. قسە لەگەڵ خواکە ئیبلیس، لەگەڵ پەروەردگاری، ئەڵێ ئەی پەروەردگارە سوێن بێ بە عیزەتی تۆ، واز ناهێنم ئەو عەبدانە و هەر گومڕاکەم تا ڕۆح لە جەستیان ناما بێ، منە بێ فریویان بەم و هەڵیان خەڵەتێنم و گومڕایان کەم. خوای گەورەش پێ فەرمێ فقال وعزتي وجلالي لا أزال أغفر لهم ما استغفروني. سوێن بە عیزەت و بە جەلالی خۆم تۆ تا وا بکەیت منیش هەتا ئەوان داوای لێبوردنم لێ بکەن هەرچی گوناحێکیان کرد بێ لیان خۆشە بم. یعنی شەیتان پێی وایە گەر ئەوانە وا لێ بکە بیان کە بە ئەهلی ئاگر، چونکە ڕقێکی لە مرۆڤایەتی پێی وایە مرۆڤایەتی شایانی ئەوە نەبووە لە ئیبلیس بەڕێزتر بێ لە لای خوا. لەو ڕۆژەوە ئەعلانی شەڕی لەسەر ئەمانە کردو، ئەوش لە ڕەحمەتی خوا دەرکراوە، ڕۆژێکی بۆ دانراوە کە قیامەتە پێی و تۆ لە ئێستاوە هەتا قیامەت من هیچی لێ ناکەم شەیتان. ئازادیت، بەڵام قیامەتی تۆ بەردەمی خوا حسابن لەگەڵاکەم. تۆش وەکو مرۆڤەکان چۆن ئەوانم ڕوخسەت داوە هەتا قیامەت، تۆش ڕوخسەتی هەتا قیامەت هەرچی بکەیت. دەی ئەڵێ سوێن بە عیزەتی تۆ خوایە وازیان لێ نایەنم هەتا ڕۆح لە جەستیان ناما بێ من گوناحیان پێکەم. خوا دەفەرمێت دەی سوێن بە عیزەت و بە جەلالی خۆم هەتا ئەوانش داوای لێبوردنم لێ بکەن من لیان خۆشە بم. یعنی ئیسا مشکلەی شەیتان لە چیایە؟ زەلامێ 50 ساڵ 60 ساڵ 70 ساڵ شەیتان خەریکێتی شەو ڕۆژ بۆی گوناحی پێ بکە. بەڵام ئەگەر 1 سەعات هاتەوە سەر ئەو بەرماڵە و ڕووی کردە پەروەردگاری خۆی و دوور کە ئەدنۆژی کرد و بە چای فرمێسک و بە دڵی خەمباریوتی خوایە غەڵەتم کردو تا ئێستا و لێم خۆشوە، خوا ئەڵێ لێ دەبوورم و وەلا ئوبالی هەر گوێشی نادەبێت مادەم تۆ پەشیمان بوویتەوە هاتوویتەوە. شەیتان بەمە پشتی ئەشکێ. گەورەترین قاسیمە یاخود پشتکێنەر بۆ شەیتان ئەوەی تۆ داوای لێبوردن لە پەروەردگارێکی ڕەنجەکەی ئەو بەبادەی ئەو چەند ساڵە شەو ڕۆژ لەگەڵ تۆ خەریکە گوناحی پێکە، لەو سەرەوە خوای تبارک و تعالی کاتێک کە تۆ استیغفارەکەیت و لە داوای لێبوردن لە خواکی خوا لێ خۆشە بێ. ئەسڵەن ئەگەر تۆبەکە و بەڕاستی بێ، خوای گەورە فەرمێ ئولایکە یوبەدیل الله سەیئاتیهم حەسەنات. ئەفەرمێ نەک لێشی خۆشە بم بەڵکو چاک بۆ شێگۆڕم بە چاکە، یعنی گوناحەکانیشی کە کردوێتی ئەیگۆڕم بە چاکە. بۆ خوا زۆر نییە، ڕەحمەتی خوا ئەمەندە فراوانە کەسێک پێی وان نەبێت گەورەترینی گوناحەکان ئەوەیە پێ دوا بێ گوناحەکانی تۆ لە ڕەحمەتی خوا گەورەترە. ئەگەر هەرچی گوناح و تاوانی دنیا هەیە کرد بێتێ، هێشتا بەقی ئەوە گوناحەکە گەورە نییە کە وابزانی شمولی ڕەحمەتی خوا ناکات. کە خوا وابزانی پەروەردگارێ ڕەحمەتەکەی شمولی تۆ ناکات. ئەوە لە هەموو تاوانەکانی کە و لە هەموو گوناحەکانی ترێ گەورەترە. عەبدوڵای کوڕی بسر ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ لە پێغەمبەرم صلی الله عليه وسلم بیستوە دەیفەرموو طوبى لمن وجد في صحيفتي استغفار كثير. ئەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموو خۆشبەختی و ئافرین بۆ کەسێک کە لە ڕۆژی قیامەتە لە نامەی ئەعمالەکانی ئەستەغفر الله زۆر تیابێ. هەچ کەس نامەی ئەعمالی ئەستەغفر الله زۆر تیابوو خۆشبەختی بۆ خۆی لە قیامەتە. خوای گەورە لە قیامەتە لە بیانوێ گەگەڕێ لە عەبدی ئیماندار خۆش بێت، ئەو کەسەی بە ئیمانەوە چۆتە بەردەمی خوا، بەس تۆ شەریکە بۆ خوا پەیان نەکرد بێ هەر چەندە گوناحباریش بیت. کولی ئەستەغفر اللهێک لەو ناو نامەی ئەعمالەتە کۆمەڵە گوناحێکی زۆر لەگەڵ خۆیان ئەبات و بە ڕەحمەتی خوای گەورە ئەیان سڕێتەوە. زبير كل عام رضا ورحمتي خوالي بدل بيغمري خوا صلى الله عليه وسلم فرميتي من أحب أن تسره صحيفته فليكثر فيها من الاستغفار. على بيغمر صلى الله عليه وسلم بيدا فرمين هتكس حزك روجي قيامت شادمان بي بنامي عملكي دلي بي خوش بي با استغفر الله زور تيابي، يعني با الدنيا استغفر الله زور كإجا لقيامتها شادمان ودل خوش بي بشي بنامي عملكي. شي حزك روجي قيامت شادمان ودل خوش بي خوش حال به نام عملکی کاتی که ایدریتی بار دنیا استغفر الله زور که بار نام عملکی پر بله استغفر الله چون که گناه کانی پیسرت و با پاکیه چطور بردمی خو. ابو هريره رضي الله رحمتي خوالي بمعنى جرته دلائل پیغمبر صلى الله عليه وسلم فرميتي ان العبد اذا اخطا خطيئه نكتت في قلبه نكته. هج كسك هج عبدك هج بنديك خوا كاتك گناحك لا بري دليا لپڕەی دڵیا خاڵێکی ڕەش دروست ئەبێت بەپێی گەورەی گوناحەکە. ئەگە گوناحەکە زۆر گەورە بخوا پەناما بە پەڵەک ڕەشەکەش گەورەیە، نوکتەکە خاڵەکە گەورەیە. ئەگەر گوناحەکە بچوو بوو خاڵە ڕەشەکەش بچووکە، یعنی دڵی مرۆڤە شوپێنێ بە لاپەڕەیەکی سپی. هەچ کاتێک تاوانێکەکە ئەم مرۆڤە بەپێی گەورەی تاوانەکەی ڕەشێنی لەسەر پەردەی دڵی دروست ئەبێ. فإن هو نزع واستغفر ثقلت. هەچ کاتێ ئەستەغفر الله کرد و دەستی هەڵگرت لە گوناحەکە
پاگە بێتەوە ئەفردرێتەوە ئەو پەڵارەشە لەسەر دڵی نامێنێ فإن عاد زيد فيها حتى تعلو قلبه ئەگەر بەردەوامیش بووە لەسەر گوناحەکە هەر کردی هەر لەسەر گوناح بەردەوام و گوناح لە دوای گوناح و ئەستەغفیرڵڵای نەبوو کاری خێری نەبوو بۆی بسڕێتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ بەرزە بێتەوە هەتاکو وای لێ هەموو دڵیدا ئەپۆشێ هەموو دڵی غەرقی ناو تاوان و گوناحە بێ فذلك الران الذي ذكره الله تعالى كلا بران على قلوبهم ما كانوا يكسبون أفرمي أميا أو رانيك خواي قولي لقرآن باسك الران بمعنى الجنگ دي أو جنگ تشلكو بيسيك خواي لقرآن أفرمي دلي بباوركاني قلتوا غافل كان لخوا على أميا كثك حد بردوام قناحك توبي لناك بشيمان بونوين يلي لسري بردوام أبكاري شاكيني بيسرتوا ئەم پەڵە ڕەشانەی یەک لەسەر یەک گەورە ئەبێ گەورە بێ هەتا دڵەکە هەموو ڕەشەکاتۆ دایەپۆشێ ئیتر ئەو کاتە ئەو دڵە قفڵی لێ ئەدرێ ئەو ژەنگەیەکەوە هەج دڵێکی گرت خوا پەنامان بیت دوای ئەو خوا دڵە ڕەشەکاتەوە تۆبە ناکە ئەو کەسە قسەی خێر وەرناگرێت جارێکی کە هەنگێ دڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ وەکو گۆزە وەکو شەربەی سەربەرەو خوار کە کراوەتەوە هیچ ئاوی تیا ناوەسێ خێری تیا ناوەسێ هەنگێ دڵ هەیە ئەمەنگەی تاوان کردووە خاوەنەکەی تۆبەی نەکردو و چاکەی نەبوو هەسەری تێناوە گوێی نەیاوەتێت دڵەکە ڕەش بووەتەوە هەژ دڵێکیش ڕەش بووە ئەوەی تر ئەبێ بوو کەسانی کەەوە خوا پەناما بە ختم الله على قلوبهم مۆرە درێ لە دڵی تر جاریکە ئەو زەلامە هیدایەت وەرناگرێ علی کوڕی ئەبی طالب ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ كنت رجلا إذا سمعت من رسول الله صلى الله عليه وسلم حديثا نفعني الله منه بما شاء أن ينفعني وإذا حدثني أحد من أصحابي استحلفته أنا من بيعي بوم أجا قسم لبدمي بيغمبر صلى الله عليه وسلم خوي بيستا أول ما قلت وشان كإيشم بيبكدا أم كرت بلام أجا لدمي يكي كم لها والله كاني بيستا ثم ما أم تو خوا بيسوت لدمي بيغمبر صلى الله عليه وسلم أو شتو آو بيسوت لدمي بيغمبر صلى الله عليه وسلم فإذا حلف لي صدقته أجا ثوي بوب خواد ما إنجا باورم بيكرت قال وحدثني أبو بكر والصدق أنا أبو بكر رضا رحمتي خوالي ببوي جراموك بيعي كالراس قوي وراسي شيوتوا أنه قال سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول لا أبو بكر مثل إمامي علي حديث أبو بكر جرته رضا رحمتي خوالي به كأبو بكر جل بيغمري صلى الله عليه وسلم جرته على بيغمر بيسوع صلى الله عليه وسلم دي فرمو ما من عبد يذنب ذنبا فيحسن الطهور ثم يقوم فيصلي ركعتين هج عبد يجنيه كجناح يبكى تاوانك لدزر شبه ختايك كردو جناحك جوري كردو فيقوم فيصلي ركعتين هستد دزنوج بشو دور كعدنوش بكات ثم يستغفر الله باشان داوي لبردنا پروردگاري استغفر الله وكل پروردگاري بارتو كخوالي بولي الا غفر له الا خوي جوري لي خوش بيت اما او دور كعتي كوا لزربي علماء ناو دور كعتي سنتي توبه كردن اتواني بوتوبه بكي لجناحك تايبت كدو تا اتواني لهم جناحك هانيش هر عيني شد او دزنوج بشو تو دور كعدنوج بكي توبه بكي لهم جناحك بيشتر كدو تا وهشب تايبت مثلا جناحك لدزرچ كاريكي غلطي كان حسب خويك خيرات دزنوج دغ شو دور كعتي سنه دكات لدوي او دانش لپروردگار بارتو لپروردگار او غلط يمكن لي ببونا پیغمبر صلى الله عليه وسلم الا غفر له ياخذ غفر الله له الا خوي جوري لي خوش بيت ام دور كعتي بيوتي سنتي توبه كردن الله باشا پیغمبر صلى الله عليه وسلم آياتي فرموا الذين اذا فعلوا فاحشه او ظلموا انفسهم تاكو اخي لآتك بس يلا او آيات او شمولي او كسانك كخوافه او كساني كتاوانك كان فاحشه كان ظلم لاخوانا كان بيدي پروردگاري انا كتو يادي پروردگاري انا كتو لما خوايك ما انا وشون او گناح ما كان استغفارك انه توباكن خواي قولي لتاوانا كان يعني خوش بيو عفيانا كان كاتا خوش كان براين درقاي توبه دانا خراوه حتى أول لحظتي غرغرين مردنا قات قرقراقي عبدك وهتاكو خور لخور أوا وحلدينا آخر زمانة درقاي توبة كراوتوا الآن الشيطان توبة كأخوالي خوجبت فرعون توبة بكدا أخوالي خوجبو رحمتي إخوة أمدا قوري شمولي همو تاوانك وشمولي همو تاوان باريقكا وكو عرضم كردن تا قورتيني تاوانا كان ويوازاني خوالي خوش نابي قورتيني همو تاوانا كان ويوازاني رحمتي إخوة شمولي تاوانا كاني توناكات تو راسكا دزا تاوان هلقرا بگەڕێرەوە بۆ دیوانی پەروەردگارێ هەستا دەستنوێژێکی ڕێک و پێک بشۆ لە شوێنێکی چۆڵا با خەڵک چاوی لێ نەبێ لە کاتێکی شەوە درەنانێک کە خەڵک خەوتووە هەستا لە ماڵەکەی خۆتا دەستنوێژێ بشۆ دوورکە نوێژکە خەیاڵە لای نوێژەکە بێ پاشان بپارێرەوە سەری لە سوژدەیە بێ بگری و لەخوا پارێرەوە